باشه جماعت بزنم کسی دی هاتیه دا اکسپ کن تا باش درس ما اول سرتش بيت ان شاء الله لسر اور دبليو بيت باشا دونیم بس برای استراکشن مانکل ابرو بسی اور دبليو دکین تمام شهر گنج مد او بی و تا اور دبليو باشه با کورتیا کی او بیه تمام لسر چهار توشه دنوسین او بی بس خوی اصلا اور دبليو که او دبليو مبستی چه جمع او دبليو او شوینه تمام که سامانی تریدر اوید سامانی تریدر با کار دینن شوینه که اوردری زوره تمام با بلین لیره با بلین لمنطقه شقاق هیا باشه شقاق هیا جای گیدی شقاق گیدیش هیا بچوکه تمام لیره ام شقاق زور گره اما زور کچیه باشه دبینی لیره تمام خواستی ایرا کمه بس خواستی لیره زوره باشه هر کاتک با بلین اشتکی را بویتوا با بلین بونو من ایمپایر لا بویتوا باشه ایمپایر چتی پروژه بید لیره بویتوا نرخی او شقیا چه دبید زور دبید ویا خواست داشته سر ویا کاتک خواست چو سر دیچه لید نرخی او شقا دبرز بید ویا اوش اور دبلو که کاتک که نرخ لمنطقه بید با بلین او گول دا ل 3300 تمام 3300 ل 3000 بنمونه 200 خواستی زوره کاتک مارکت دیتا 3200 یکسه مارکت دست برز بوندکات بود چون که خواست لسر او منطقه زوره اوجا او دبلوک مبستی اوه یعنی چه یعنی اوردر باشه اوردر لو منطقه زورن باشه اوردر لمنطقه نظام چیه باشه یعنی خاصی لسره تمام مبستی اور دبلوک اوه که کاتک او اور دبلوک دید او کات دزانی کی مارکت برز بید یا خود نظم دوید اوه باشه کسی ما این تریده بکار دینن تمام بلام همون جیک اور دبلوک نیه جی و بلین هنده کس ناتوان او منطقه بدوزنه و کی درستای اور دبلوکی یا خود نه باشه آیوش یا سکانی چنه تمام کو بدوزنه او اور دبلوکه باشه دین ایره هندک یا سامان هیا جمال باشه هندک یا سامان هیا بو بدوزنه او اور دبلوکه تمام اگه او شرط و شروطی تیدا بون او دبتا اور دبلوک اگه دیتت او شرط و شروطانا تیدا نیه و تا او اور دبلوک نینه تمام او جام لیره دو نمونه پیشان دادم و دو مرجی جواز تمام یکی کیان او دبلوکی بولیشه و تا اپ ترند تمام یکی کیان او دبلوکی بیریشه و تا دان سایده که باشه یکی لا مرجکانی او دبلوک جماعت باشه سیر کن لیره او بولیش او دبلوکه تمام کاتک نرخ باشه دوازینک دکات جماعت سیر کن لیره باش آگاتان لیوید کاتک نرخ دوازینکی بچوک دکات باشه لگز دا تمام لگز دا برزبونه که قرض دکات تمام جماعت بونو من لیره یکسر برزبونه که قرض بکات سیر بکن سری او کاندلانه بکن که بشوازی که اکو بلن کم دا بازینکی کم کریه بلام لنا کو دا چی کریه برای خود یک دو سه چهار ها چند کانده سرک بویده چه بولیش اکثر برز بویده و تمام لنه کاودا او جا لو ما او منطقه که دیتت او ها اکثر برزمون او ها قرص گیریه دی نظم ترین کانده دیاری دکی پیش او برزمونه رو داد او برزمونه همو دبینن پیش همو او برزمونه رو داد کی هان نظم ترین کاندل بوا اگه بین سیر کن پیش همو او برزمونه کیان نظم ترین کاندل بوا امیان ویا و بلین حرف ای اگه دابینه ایره ام ای کاندلان نظم ترین کاندل بوا لیره ویا پیش او همو برزمونه بکات ویا او جا و بلین او دبلو که تمام و چلاد وقت خود او ای بلین نظم ترین کاندلا واتا دبتا او دبلو بلان هندک یاسای هیا دبید بزانی تمام یکک لیاسا کن جماعت اویا که لپیشی
بنو منابه کاندلی حرف ایه که نظم ترین کاندلا باشه که دیاری مان که بالین او دبلی که دبید لپیش خوی دست چپی خوی در کرابی شد و که بنو من لیره دبینن او کاندلی دست چپیه وانیه او راشکه باشه کاندلی دست چپیه دبید او شد و در کرد بید دبینن aha baş yavza şodu ev kandela derkir bi lêra ha ve ku lêra diyora şodwekê derkir diye desta çepî xwî derkir diye ew tamam debît ew şodwe derkir bît eger der nekir bît weta û debilûniye baş cemal debît ew şodwe derkir bît ew merciyeke merci duam debît çi hebît îmbalansî hebît tamam ew kakrolon îmbalans çi ye îmbalans cemal seyr yani katek hatû lêra başa bunu من لیره کاندل که تیا باشه لیرش کاندل که دیت هیا تمام افوکن ایرش کاندل که دیت هیا اما شوا ایرش کاندل که دیت هیا جماعت سه کاندلن تمام ایمبالانس یا خود فیروالیو گپ سه کاندلن ایمبالانس و فیروالیو گپ یکیشه باشه بس تو تتونی بله فیروالیو گپ تتونی بله ایمبالانس tamam imbalans zor cevantara se kandılın cemaat lav sen kandıla seyirken lav se kandıla eğer hatu şodu ev kandıla tamam legal şodu ev kandıla başa kandili yekem legal kandili siyam şodu kan baş ev şodu legal ev şodu ekudu touch nekir bi vata ekudu damage nekir bi tamam kubalım bas sorani لایکت ندابید باشه و تا بوشویی کبی لنیون واندا بنمونه او شادوه باشه او شادوه لگل او شادوه بوشویی کی هبید باشه جماعت یک بوشویی هبید سیرکن و تا او شادوه لگل ام شادوه اکودو تش نکری و تا اکودو نگرتیه باشه ها دبینی که والای هیا لیره دا دیاره که والای هیا ویره دا ویا او دبته چه ایمبالانس باشه ایمبالانس و تا بوشایی تمام او ایمبالانس که اگر هاتو با بلین لیره اوانه تاچی اکودو کر بید جماعت او هادو که شادوانه اکودو تاچ کر بید او ها دبینن باشی هازه اکودو تاچ کر بید اگر بین سیر کن لیره که هادو که شادوه کن اکودو دا دبینن تاچ کردیه و تا این بالانس لو منطقه دو نیه باشه اوه که این بالانس و این هر ویدیو خود این بالانس نبیده که لو نمونه اگر بین سیری کن جوانی که او کاندلی ایکه که من دیار مان کردیه باشه که دست چپی خود درکیه تاوه اگر بین او شادوی لیره باشه اب شادوه لیال جماعت legal ام شادو سرو لیره دبینین که این بالانس معنی ویا او شادو legal او شادو تاچ نکردیه ویا دبینن لیره بو ایره تاچ نکردیه و تا چمان هیا این بالانس من هیا که لیره نزمه این بالانس باشه و تا لیره بو شوی من هیا tamam و تا هک او این بالانس من هبید که لیره یا او هادوک شدو اکودو تاش نگیره و تا ام اوردبلوکه که درسته باشه اوردبلوکه که درسته بو دو مرج من هیا مرجی یکم که دست چپی خود در کرد بید مرجی دوم که این بالانسی هیا که اویشه لیره یا باشه هر کاتی مارکت با بلین لیره دابزینی کرد او اوردبلوکه میدیگیشن کرد و تا تاچی کرد اما باید که باشه یعنی چلیره اوردری زوره خواستی لسر ایره لو منطقه ده بینن او زونه خواستی لسر هر کدی نرخ گره و لو منطقه یک سر برز ده بیتوا تمام بالام آیا لیره اگه بین سیر کن جماعت لیره که بردومی داله برزبونی باشه بردومی داله برزبونی اگر بین دیقت لیره بدینه که مارکت تو زای دوازینه که دیا پاشم برز بیتا ویا باشه لیره آیا
لبر او دابزینە ئێرە دەبێتە ئوردەبلوک چونکە ها لێرە پێش ئەو دابەزینە ئەو بەرزبوونە هەموو کردیەوەیە باشە پێش هەموو ئەو بەرزبوونە کە لێرە کردی ئەو سێ کاندڵە 1 2 3 باشە پێش ئەوەی ئەو بەرزبوونەی کردیا تەمام نزمترین کاندڵ کیش بووە ئەو کاندڵە بووەوەیە لە مانتەقەدەوەیە باشە و بەڵێن کە لێرە دەبێتە ئوردەبلوکە خۆنە باش بە نەوەی بڵێن بیەکە ئەنژی هە بڵێن ئەی تەمام هەکە بین تەواو مەرجی یەکەم لە ئوردەبلوکی دەوید دەستە چەپی خۆی دەرکردبیت وایە کە ئەکو لێرە دیۆرە دەستە چەپی ئەو کاندڵە لێرە دەبینە ڕەشەکە دەستە چەپی دەرکردیەوەیە ئەها دەرکردە باش دەرکردیەوەیە بەڵام ئایا ئیمباڵانسمان هەیە ئەگەر بین سەیری ئەم شۆدووە بکەین لەگەر ئەم کاندڵی شۆدووە کە سێم کاندڵە یەک و دوو تاش کردیەوەیە کە کۆتە یەک و دوو تاش کرد واتە ئیمباڵانسمان نینەوەیە واتە ئەوە نەبدە ئوردەبلوک کیان ئوردەبلوکە ئەمەیان ئوردەبلوکە باش تا ئێستا لێرە وەزەحە بس هسه بتعرف كم بیتە پرسیارەتەوە ماڵ دەنگم دێ ها دەنگێتە پرسیارەت هەیە تەنیشت ئەیەکەی ئەو ئوردەبلۆکە خوارەوەی ڕاستە بەوێک ینی هەندیەوەی نیە ئایدی سەرەوەی بەوێک بوو یان بەوێک نەبی یانە بتە ئەوە ئوردەبلۆک کیان ماڵ تەنیشت ئەیەکە ئەو ئەیان یاخود ئەی سەرەوە ئەوەی خوارێ تەنیشتەوی ڕاستەکە باشە سەرەوەی بە شادۆ ئەگەر شادۆ نەبوو ئەبیتە ئەوە ئوردەبلۆکتەوە یان تەنیشتی بەسی ئەیەکە یاخود ئەوی ڕاشەکە کاندڵی ڕەشەکە ڕەشەکە ئەو ڕەشە ئەو شادۆی سەرەوە کاریگەریە تو باس خوارت کرد گوت خوارە دیبی کورتتر بلێ ئەیەکەی وایە سەرەکەی ئەی سەر نا هیچ مشکل بەس خۆرەکەی مهمە بوو ئەوە بۆلیشە باشە کە دینە سەر بێریشی ئەکسە تەمام ئەوە بۆلیشە فەرموومە ئەگەی سەرەوە باشە بۆ فێرڤالوگاب ئەوێ هەمان ویکی ینی هەمان ویک بەکاربێنین هەمان شادۆ بەکاربێنین بۆ فێرڤالوگاب بۆ دۆزینەوەی ئیمباڵانس بەڵێ مام هەمان ئەو شۆدوی ئەو ئوردەبلوکە ئەتونەوەی بڵێ ئەو شۆدووە بەکاربینم نە شۆدوی ئەو ئوردەبلوکە لەگەڵ ئەو کاندڵی دیڤداوی سیام باشە باش ئەکو لێرە دیۆرە ئەم کاندڵە لەگەڵ ئەوە تەمام ئوستاد تمام سەرکەم بکە مام بەبێ ئەم هەردوو مەرجە ئەنی ئوردەبلوکەوە نییە وانە هەردووک مەرجە هەبێت ئوردەبلوکت هەیە یعنی ئەگەر یەکی شاو بێ یعنی ئێستا لای خۆی سوی کردبێ بەڵام ئیمباڵانس نەدەوە چۆن هەست ئەو جە دەچی نەویش باشە شتێکیکە ئافۆی مام بێژە ئەو کاندڵی ئەیە بۆ منەوە کاندڵی ئەیە سەرەوە بنەوە ئەوەی خوارێ باشە بە سوور دروست بووە ئێمە بێ کاندڵێکی سوورمان هەبێ یان ئەو کاندڵەش هەر سەوز بێ بۆ نەجاری وایە بازار بەگاپی کات مشکیلە نییە مام نزمترین کاندڵ بیت ڕەنگەکە گرنگ نییە باشە ڕەنگەکە گرنگ نیە نزمترین کاندڵ باشە یعنی ئەگەر بەگاپیش کردیەوە بۆ منە لە خوار لە کاتی لە شوێنی شادۆکە بیکاتەوە باشە بەگەر باشە کاتەش هەر کێشەمانی هەر کیشەمانیە بەس نزمترین کاندڵ بیت باشە پێش هەموو ئەو بەرزبوونە بکات نزمترین کاندڵ دیۆ دەکەێت ئەی باشە پێش هەموو ئەو بەرزبوونەکیش نزمترینە ئەیەکەوەیە دیۆرە وایە ئەو جشتنی کۆمەرجەکان تاقبیت دەکە ئایا دەستە چەپی خۆ دەرکیرە بەڵێ دەرکە ئایا ئیمباڵانسی هەیە بەڵێ هەیە واتە ئوردەبلوکە بۆ شەمە وستاوان بەس ینی مەشولە شۆدۆ بنی هەیە مەشولە گوێسەری نەمە بەس یۆ بنم مام باشە یۆ بنە ئەوە نمونە بۆلیشە دبنە دیۆرکیان وەخت دینە بێریشێ عکس بیتەوە باشە سەریە باشە باش ئوستاز ئەو ئۆردەر بلۆکی کە دروستی کردووە باشە ئەگەر بۆ شتێکی وا دروستکە لە بازاڕەڵەوانە نییە یعنی هین با بە ئێمە کە بای بکەین چونکە ئیمباڵانسی نەکردو یان نهاتێتەوە
ئەو شوێنی کە ئێمامانێ بێت تەچی ئۆردەر بلۆکەکە بکات وایە کیرێمە تێنەگەشتم دەتکرد دووبارە بکەی واتە ئێستا بۆ نمونە ئەگەر شتێکی ئاوا دروست بکات باشە مەجای بایمان ئەبێت یان ئەو کاتە مەجالمانە بێت کە تەچی ئۆردەر کە بلۆکەکە تاچی کرد کە هاتەوە بازرگەرەوە تاچی کرد ئەها خواسی لەسەر دەبی خەڵی بای دەکات بای دەکات بایە ڕازیشتە سەرە تەمام یعنی ئێمە لە بەرزبوون یەکەم بای ناکەین بەڵام کاتێک تەچی ئۆردەر بلۆکەکەی کرد ئەو کاتە بای دەکەین ها بۆچی سیرکە بە پرسیۆ لەسەر تو دروستکەم بۆچی دەڵم دەبێت ئیمباڵانسی هەبین مام کاتێک کە ئیمباڵانسی نەبوو واتە چ کردیە واتە هاتووە تاچی کردیە پاش بەرز بوویتەوەیە تێگەشتی بەڵێ بەڵێ تێگەشتی منیش بۆ ئەو پرسیارم کرد لەسەر ئەو پرسیارم کرد بۆ پرسیارم کە کاتێک ئیمباڵانسی هەبی واتە نهاتووە لێ نەدووە باشە یعنی ئیمباڵانس باندێ هەیە بەڵام کە ئیمباڵانسی نەبیت واتە تاچ کردە پاش بەرز بوویتە ئیشی خۆی کردیە کول لە فیوچەر بەکاردێنین باشە تێگەشتی بچینە نمونێ دواتر وازەحە کاغڕدا عفو پرسیارێ باش سەرتا لەگەڵ هەموو دابەزینەکانمە آخر کاندڵ دیاری بکەین و بکەینە ئۆردەر بلۆگیان ئۆردەر بلۆگ شوێنی خۆی هەیە شانی ناخیر کاندل بیت ئێستا دەچینەوە نمونای بوو تەمام نمونەکەم پێتۆم یەکی بەیەکی باشە بۆ گۆرە کۆکڕەدەوەی زۆرێکی هەیە فەرموو برا ئەو کاندڵ ئەو ئۆردەر بلۆگێ دەگری ئینڤالێت ئەبێ ئەیۆ دوێ نەیەوەیکێ باشە ئەوە نیبێ باشە هەیکە ئینباڵانس لێرە هەبێت باشە شێویش بکەی ئۆردەر بلۆگ بخە دیشێکی ئەو دەبلێک باشە و کیشێک دێت بەتر تەفعیل بێت یعنی کۆنێکشنەوە دێت بەتر بێت ئاوجا دەچین ئاوجا هێدی دەچین باشە بەس جۆرە بزانە مەرج و شروع ئۆردەبلوکێ چنە تەمام ئەکسە ئیشتە مایە یعنی شتێکە دەبێتە نظام چە ئۆردەبلوکێک دەبێتە چە بابەت درێژە باشە ئەو بەس نمونە نەسەر دۆکومەرجت ئۆردەبلوکێ بزانین باشە ماڵ سپاس بێنەوێت فەرموو سەرتا ئەوە بدای جادی ئۆردەبلۆک بەڵێ سەرتا BOS بريك obstruction ده إجراءات أديزة بأوردر دەستپێکی برێک پاش ئۆردەبلوک باشە ئەگەر هودیشی نەبێت دەستیشان ناکەین ئۆردەبلۆک ئەگەر خۆ ئیمباڵانسە بێت دەستچەستی دیار بێت بە ئۆردەبلۆک ستات نییە بە بچینە نومونی دێ پێتە دەیگەن باشە باشە فەرموو باش باش ئەوەش نمونەکی دیاجمات تەمام ئەگەر بین سەیری ئێرە بکەین ئەو نمونەی پێش ئەم هەموو بەرزبوونەی بکات کە لێرەیە تەمام کیان نزمترین کاندڵی ئێمەیە باشە کیان نزمترین کاندڵی ئێمەیە ئەگەر بینە ئێرە ئەم ڕەشە نزمترین کاندڵی ئێمەیەوەیە ئەگەر بێت و ئەم ڕەشە نزمترین کاندڵی ئێمە بیت با بنووسین ئەی باشە ئەیەکە نزمترین کاندڵی مەیە هیراش باش لو بینە سەر شارتەکان یاساکان تاقبیت بووە یاخونە یەکەم تش دەستە چاپی باش دەستە چاپی خۆی دەرکردیەوەیە تەمام دەستە چاپی خۆی دەرکەوە شارتێک دروست بوو وەیە ئەوە کاندڵی دەستە چاپی خۆی دەرکە باش شەرتی دوام ئیمباڵانس ئەگەر بینە ئێرە ئەو کاندڵی ئۆردەبلوکمان کە دیۆرکێکە لێرەیە ئەو ئەیەکە شۆدووەکەی لێرە لەگەر ئەم شۆدووە تاچی کردیەوەیە واتە چە واتە ئیمباڵانسمان نینە وەیە کاتێک کە ئیمباڵانسمان نییە واتە ئۆردەبلوکمانژی نییە باشە بەڵام لەو کاتەدا چ دەکەین جمال لەو کاتەدا دێن ئەو ئەی ئۆردەبلوکە دێ چ لەکەین دێڤە گۆیزین بوو کاندڵی دواتر باشە کۆ یعنی ئەم ئۆردەبلوکە کە لێرەمان هەیە باشە ئەمە چلات کەم ئۆردەبلوکە کە لێرەمە دەهێنەڤە گۆستن بۆ کاندڵی دیڤدا باشە لە دوای خۆی یەکیش کاندڵ دوای تر هاتووە ئەوە دەکەینە ئۆردەبلوک تەمام بەڵام ئەویش دەبێت شەرتی خۆ هەبیت کە چ بیت دەبێت ئیمباڵانسی هەبیت باشە
يعني اگر هاتو با بلين او اي كاندلا كليرمان هيا كده سچب خود در كريا تواو نظم ترين كاندلا او دبلوكا بلام كدبينين امبالانس مانينا او كده مجبورين چه بكين سيري كاندل ديف دا بكين كا ايريا تمام اب كاندل ديف دا تمام دين سيري او كاندلا دكين باشا آیا او کاندلا او امبالانس ها یا خونه بله ایره های ویا ام شدوا لگر ام شدوا اکودو تاش نکریه و تا امبالانس ها بوچی اما دلین او کدا چهاره کاندلی دیو داده کن بو سبب چیه استاپیتان داریم بونم نبو ایره بکنه کاندلی بی سبب او یا جماعت با بلین دیره تایم فریمی با بلین 30 دقیقه تمام بابل نرى تايم فريمي 30 دقيقة تمام ده المهم إلى تايم فريمي 30 دقيقة تمام يعني ام كاندلا باش ام كاندلا بس 30 دقيقة دروز باويا و همشو ام كاندلا كبيا اوج بس 30 دقيقة دروز باويا باش 30 دقيقة لگه 30 دقيقة دكاتا چند دكاتا ساعتك ويا واتا ام هر دو كاندلا کاندلا کی چطور کاندلا کی یک ساعتیه ویا هر دوکیان کاندلا کی یک ساعتی نه و تا لیک ساعتی اگه بچینه سر چهارده که همو لیره دبته یک کاندل که دست چپ یخوی در کلیه و این بالانسی هیا لبر اوی ایمه دالین او که دیتا و گوستن بو لیره بالم هگر ها تو بیه که جی این بالانسی نبو تا واصله دینه باشه اوش بکنه مشکی خودان هگر ها تو لدو بیاکش این بالانسی نبو و تا او دبریک مانینه تمام اگر بین لیره جماعت باشه لیره تو زیگ دبازی نگیدی کریه و پاش برز بو نگی قرص کریه و یا باشه هم بسه کاندلی جوان برز بویده و باشه با بین او کاندلا که لیره من دیار کریه با بلین بیاکه یا باشه نه با بلین سی تمام ام کاندلی سیه که دین که بزنین دبته او دبلو خونه یکم شد که زور گرنگ بید اوی که دست چپی خود دن نکریه ویا ام شد و لیره دست چپی خود دن نکریه باشه دست چپی خود نکریه آیا ردون این بالانسی هیا بله این بالانسی هیا تمام این بالانسی هیا بس بون من نکره او دبلوک چون که دست چپ زور شد گرنگ تره در جمعه دست چپ زور گرنگه تمام دست چپ خاصتا لنواندی مارکت باشه اگر لیرش با دست چپ در نکره بود تاو مشکل ما نبا که این بالانس ها با بلام که دیتا نواندی مارکت ها بونم لیره نواندی مارکت هایا که دیتا مسئله نواندی مارکت دبید شروطی هیا دبید ایلو بیلو دست چپی درب کرد ایلو بیلو درب کرد باشه چون زور گرنگه لنواندی مارکت دست چپی در بکرد اگر دیت دست چپی در نکرد وصله بینه او دا بلوک نیه او کاتا چواره کلی دکین او کاتا چواره لیره دکین مینیگیشن ببید بو برسپون تمام واضحه جماعت والله استاذ اگر وی خوارو دوباره که دوزو ممنونم ایران دوباره که آره والله باش سیر کن جماعت پیش او برزبونی بکت هموی تمام کیان نظم ترین کاندلی حرف ایگه ویا باش مرجکانی چنه که دست چپی خوی در که بید و این بالانس بید ویا باش یکم شد دست چپی خوی در کریه ویا او شروطی یکم درسته شروطی دوام دبید این بالانسی بید ویا اگر بین سری کاندلی ایگه شد و که بگین لگر ام کاندلی سیم که لیره یا شده کن اکودو تشکیلیه تمام و تا این بالانس ما نینه کاتی لو حالت دا این بالانس ما نبید بالام دست چپی در کر بید اما چه دکین کاندلی دوی او باشه که بیه که دوی کاندلی ای دید ویا ده و گوزین با او منطقه یعنی ترانسفر باشه ترانسفر دیگه ترانسفر دیتا و گوستن بو کاندلی دواتر بالام با شرطک بیتا و گوستن کاتک او کاندلی بیه که باشه که لیره من دیار که این بالانسی هبید و تو لیره شدوی اوه لگل اوه این بالانس من هیا ویا دیاره کاتک او این بالانس من هبید و تا ایمه دتوانین
ام او دبلو که و گویزنه بو کاندل بیه که چونکه ام ایا باشه ام ایا ایمبالانسی نیه باشه بو چونکه ایشی خو کردیه جماعت اگه بی کاندلی ایا که ببینین باشه هاتوه لیره ام شد تاچ او ایا کردیه و برز بوه لبر او ایش پینو کن بیه که ایش پیدا کن تمام وکو گوتم بگیره لیره تایم فریمی یعنی 30 دقیقه ام کاندلا 30 دقیقه پیچوا بو درز بون ام کاندلا 30 دقیقه درز پیچوا بو درز بون ویا ام هادو کاندلا اگر کنه 1 ساعتی تایم فریم که و تا لیره همو کاندلا کی 1 ساعتیه ویا همو دبتا کاندلا کی 1 ساعتی بمشي وزا ویا دسته چپی در کریه و دا این بالانس جدمان هبید ویا تا دبتا او دبلو لبر اویا وضحها کاک ڕەدان پرسیارە گازێ فرمو چەند کاندڵ بێ ئەبێ بە ئۆردەر بلۆگ بۆ نمونەگەر دوان بێ کێشە نییە بۆ نمونەگەر چوار بێ تا دوان ناگەێت نابگێتە سییان تا دوان زیاتر نییە یەک یان دوو باشە نانایە سەبڵ منە تۆ لێرە ئەو بی و سەروی بی و با بڵێن پێش سیش لێرە چوار کاندڵە بەرز بوونەوەکە ئەتوانێت بەرز بوونەوە کە دوو کاندڵ بێ سێ کاندڵ بێ یا زیاتر بێ دە کاندڵ لە بۆ نمونە چ مشکینە حەسکە بۆ 100 کاندڵ بیت نانە کێشە نییە باشە کاک ڕەدوان چەند جۆرە این بالانسیانە بەسەوە تا این بالانس بەس هەندەمان فێرڤاڵ و گەپ یاخۆن این بالانس هەندێک بێژن فێرڤاڵ و گەپ ئەو FVG تمام FVG هەندێکش بێژن این بالانس عنی بوشەی ماو تێدگەی تا هەندە جۆرە ساکنێت چیکێتە منطقەکە دیسەکی وەختە چیک بەرز بێت هەندە کۆندڵت بچیک سێ کۆندڵ و چەر کۆندڵ دەچێت بێت بچیکن يعني حجمي ونه ايكا وبشتينجي دي سيك بلن بت وقت سيك تدل ويروسي دي سبب اللي تدل خب زور جورت فيرفالو گپتن اینورژن فيرفالو گپا فيرفالو گپا بس işte öyle مهم جورت بزنه این بالانس چیه یا گرنگ اپیا بشتينجي ليش ناسا جورت فيرفالو گپا كافت من قول لي يعني اول ما بحث كري فيجن ان بالانس ما زور جورت میتین بس گرنگ سر ابرو سرویا این بالانسیا تازه تو دیگهش این بالانس شوه بله سه کاندل نوان دیوان شد وکن تش نکر بیتاو كردون بس كاندلي بوسي امي چون اسكن داديه ومنا قلت امي چاز مثلا كاندلي بوسي ان ما بوس ما دونيش گود بونو من ایرا باشه هکه های گلادا دابازین برزبون ویا لیره اگه بشکنید باشه دبت بريك اوف ستراكشر هايا باشه بوس تمام درست اندايا بس هرا يوسا كون بخينوا ارسل مثلا بوس نو كبيري وقت بوس كر او كوندل سور سي يچيغري باشه تشبير تسو كوندل سور داخل بي مودي داخل بيمو جوش داخل بني بابا باشه وقت داخل بني موي داخل بي بس داخل بونی نکن جاره اما بس با اودی اشتای ما تو داخل بی اما بس تو دهی نسبت بجمتا مام اما او دبلو که شرطت او دبلو که و نه شرطت بوسه و نه هیدی چین مام داین لسه چارت پیشان دادم بس با تواتی مرجع کن بزنین دست چارج نشان بوده والله یک پرسیاری بشوکم ابو استاذ اگر بچیو سری او نمونه هستن باش اگر کاندلی ای باشه کاندلا سورەکەی تەنیش خۆی نەبڕی بێ ئەو ئێکسەی نەبڕی بێ ئەو شاد باشه ئەو کاتە ئێمە لە بیا ئۆردەر بلۆکمان بۆ دروستە بێ ئەگەر ئەو شەودووە دا نەکراویت بەڵێ چ مشکلە نییە مام لە خۆرێ ئەگەر شەودوش دا نەکردبین مشکلە نییە بەڵام لە نەوەندی ئیلۆ هە شەودو دەرکات ئەو بزانە باشە دیگەشتی بەڵێ تێگەشتی تەواو چەند نموندەی دووەتر دين سر نمونه چه بیارش تمام دوبازینه تمام ایک همون شده بس دست چپی فرقه جماعت
پێش ئەگە بین سەیری ئەو هەموو دابەزینە بکەین تەمام ها دەبینن چەند دابەزینێکە قۆرس کردیەوەیە ئەگە بین پێش ئەو دابەزینە کە لێرە کردیە چه وەختێ پێش هەموو ئەو دابەزینە کردیە بەرزترین ها ئەو جرانۆ من نزمترین دەڵێن بەرزترین چونکە بوو مارکت بێریشەوەیە دەڵێن بەرزترین کاندل ها هەموو دابەزینێکە بەرزترین کاندل کیشکە ئەم کاندلە کە لێرەمان دیار کردە با بڵێن کاندلی ئەی باشە کە لێرە بەرزترین کاندلە وایە باش مدام بەرزترین کاندل دەبێتە ئۆردەبلێک وایە بەڵام شەرت هەیە باشە کە لە بۆلیشەکە گوتمان دەبێت دەستە چەپی ئەو لەوەی دەرکرد بیت وایە بەڵام لە بێریشەکە دەڵێن دەستە چەپی ئەو کاندلە دەرکەوێ هۆیەکەی دەستە چەپی باشە لێرە ئەکو دیۆر نەک لەوەیکەی دەستە چەپی هۆیەکەی لێرە باشە دەبێت دەرکرد بیت ئەو شەودووە دەرکرد بیت تەمام ئەوە مەرجیەکە مەرجی دووەمیش چە هەمان شێوە ئینبالانسە وەکو لێرە سێ کاندلن تەمام کاندلی شەودوی حرف ئەیەکە لەگەڵ ئەپ شەودووە ئەیکوت و تاش ناکرد بیت ئەوە دەبێتە ئینبالانس وەتە لێرە و دەبلوکێکی دروستە باشە کاتێک بازار دێتە ئەو لە منتەقە خواسی لەسەرە ئەکسەدۆ دەبەسی باشە ئەگە بین دیسان لێرە مارکێت پۆڵبەکێکی بچووک کردیە پشەی بەرز بوویتەوە پاشان لە نەکەو دەبەزنێکی قۆرس کردیدەوە باشە ئەجا ئایا ئەو پۆڵبەکە کە لێرە کردیە ئەوش دەبێتە ئوردەبلوک چونکە پێش ئەو دەبەزینە بکات ئەو هەر سێ کاندلە باشە ئەو هەر سێ کاندلە پێش ئەو دەبەزینە بکات ئەوە بەرزترین کاندلەوەنە بناوشیەکە بەرزترین کاندلەوەیە بۆ بڵێن بی کاندل تەمام باش یەکەم شت دەستە چەپی خۆی دەرکردە دەچینە هۆیەکەی لێرە گوتمان لۆوەکەی وایە بەس لێرە دەچینە هۆیەکەی چونکە بێریشە باش دەستە چەپی خۆی دەرکردیەوەیە ئەوە شەرتی یەکەم تاوە شەرتی دووەم دەبێت چمان هەبێت ئیمبالانسمان هەبێت وایە کە لێرە دەبینین جمات ئیمبالانسمان هەیە ئەم شەودووە لەگەر ئەم شەودووە ئێک و دوو تاشنەکردە واتە ئیمبالانسمان هەیە واتە ئەوش دەبێتە ئوردەبلوک واتە لێرە ئوردەبلوکمان هەیە لێرەش ئوردەبلوکمان هەیە باش دەکرێت مارکت لێرە دابەزیت دەکرێت مارکت لێرەش دابەزیت تەمام ئەوجا بوو داهاتوو دەچینە سەر کاڵ کیان باکاردین کیان نە باشە ئێرەش وازەح بوو جمات ئەو نمونەی سيدة بس بستيارك فاهم هذا تقولي إمبالانس من بري مثل ما يخوندي كبيجنة LVG فرقي ثلاث جرات نازداكي دا ساعتين هر الوقت تخورينا جهات وردن تنا گشتم أبو شارك تنا گشتم وأف إمبالانس هاني بري هند جرات نازداكي دا بري بجهات أوردر بلوكي إمبالانس تخوري دا بازينا هال إمبالانس تكتن نال أوردر بلوكي أبو شارك اجا مای تحمل بکەمەوە وێرە دەستبوت بمەتە دەبین مەرجی ئیمبالانس هەبیمە ما ئەس بوتە بێژم بەرە خوب دەرێ وەختێ ئەف شۆدوەت بینی لێرە بووتە ئیمبالانس هەر وەختەی هات ئێرە میدیگەیشنکە یعنی گرد ئەو شۆدووە باشە ئەکمە ئیمبالانس نەبیت وایە بچمە ئەو شەروتە هەیە بێژین دەبیت مە ئیمبالانس هەبیت ژبەرکو لێرە ئیشی خۆی کرد هەکە هات تاش کرد یعنی ئیشی خۆی کرد یعنی ئوردەبلوکە تاو تاش لێدا و دابەزیە یعنی ئیشی خۆی کردیە لەبەر ئەوە ئیمبالانس گرینگە تەمام مام ڕدوان ئەگەر ئەو دابەزینە سێ کاندڵ نەبووە دوو کاندڵ بووایە هەرە بوو دەبلۆک دوو کاندڵ نە دەبزۆین چ لە بکەم وام جۆرە من نەبێت بانگوت تێکدام ئەوە چلات دەبیت بێت بوس دروست کرد ئەوە گرینگە بوس آخر جاوا هەیە بوستەکە بە دوو کاندڵە تاو با حسکەی خۆن بوستیشە یەک کاندڵ جاوا هەیە بوستەیە بە هەواڵە ینی بە فەندەمێنتاڵە ئەفڕێ تێگەم مام تێگەم باش تا و کۆتەما باشە بەس جۆرە شاتەکەم بزانە تێگەی هەمووی باشە بەس بێ زەحمەت فێرڤاڵی گاپەکەی سەری ها لە بینی کۆتا کاندڵە لەگەر کاندڵی سێمونیە بەزەوی خوارێ لە بینی کۆتا کاندڵ و کاندڵی چارەمە
نكسيهم اها مشكلة نية ما بحس كي ليرة بيت ليرة بي بس او يعني اقب كي استاكا جوسي دقيقة كي ساعاتي يعني ما بستوي بزني بوچی ایرمان دیار کلیه چون که خوی او اوردبلوگ نه او اوردبلوگ لبر اوی ها چون که لیره اوردبلوگ هم شدو ایرا دیار کن دیگه و ما شود چون که لیره اوردبلوگ بنده شدو ایرمان دیار کن نک اوی دیگه اشتی شدو اوردبلوگ که دیار دکی نکیدی تمام يعني ميم كانت لك نتشت خوارتري اقب تو بقى خوارتري ندبه تمام يعني ما ندك بالضبط تمام دستش باش ليرش وبظم همون نمونه جماعت ليتان تينا تشيت بس چه بيري شكيه تمام اكي همون نمونه که او دوازنه پیش او دوازنه بکت کوتا او دی چیه کاندل برچه برسین کاندل اویا باشه ها که ببینین دسته چپی در کریه تاوا باشه دسته چپی در کریه بالا ما کوتا ببینین این بالانسمانیه ویا ها او شدوه نگه ام شدوه ایکودو تاش کریه ویا شدو ما بالانسمانیه او جلبه او کاره و کما گوتی مجبوری او حرف ای کاندله باشه ببینه کاندلی بیای که لیره تمام و گوزینه لیره باشه بیت او کاندله بلان با شرط کاندلی بیای که او دیو دادید باشه دوی او ایاگه دید دبیت چه هبید این بالانسی هبید و کلی را دیار باشه دبیت این بالانسی هبید اگر این بالانسی نبود نبوده بلان اگه هبو او کات اما دتوانید ایره بکینه اون دبلوک باشه و لیرش دیاره که تو زگ مارکت برز بویا و دابازیه و سکاندری درست کریه دابازین ایره باش ایا ایره دبته او دبلو کو مسئله ایره تمام اگه بین دسته چپی خوی دن نکیه ویا دبینن دسته چپی خوی دن نکریه ویا ها گوتم لنوان دی دسته چپ زور گرنگه ویا ل ویرا دسته چپ گرنگ نه بس لیره زور گرنگه تمام که لیره دسته چپی خوی دن نکریه ها یکسا بله با ها این بالانجی هبید ها یکسا بله ایره نبوده او دبلوک باشه چون نوان دی زون مهمه دسته چپی خوی در کل بید واضح جماعت سيدا سؤالي فهم يعني نيفي اگر دست چه سویپ کرد او درست او در بلوک خو اگر او دیجه نه مش دنگی دقت عوام شده ولا کی بقول اگر البالاس نيفي نهت بس سویپ کرد او درست او وردا شو بجني او در بلوک کلیانی وکه بله اوا اگر بس سویپ کرد النيفي اگر ایرا سویپ کرد با تا دو ویرا دو دبلو البالاس نبدل این بالانس نبید بله نه دبید او جابید بس لسر سریتر تا گوت اگر او کسی متابعی بگو اگر بس سویپ کرد و بالانس جینا بدنا مشكلة هنا اوابو بس اوابو اما تتواني ليرا وگوزینه او کاندلای لسره چون که سر زون مهم داره تمام باشه واضح جماعت استاذ بله کاندلی بی باش شادو یکلیدا شادو یک برز کاتو بو سرو ایش سرو شادو کی ای بچته ایرش بله او کاتم اوردر بروک کمان او مسافه زوره ابد هموی دبید چون عود او کتابیه که دبته برستین کاندل ما زور با قوت جی دبید دست خود چون گشتی که وان بینی بو لکاتی حوال اوردر بلوک توزک یعنی دست تنجوم لسری بلام وتم باب السيارة كم با او بقوتين بقوت زورش بقوته استاذ السيارة زين فرمون اگر تاتی اوردر بلوکه کردو دای بازان دوا بوزاری دوام که اگرت اوردر بلوکه مفعول يميني يعني نامينيت يعني یک جار تلشگا نوكا او ايا يشيخون نكتاوا او ايا بو چونکه هاتوه اراده بینی او شدوه بله تاش کریه و چی کریه او همو دوازنه کرد
واتش إشي خوي كده ما معنى كده إشي خود كده دوباره إيش تكتا نه كتا تا باشا تمام دستور تمام وصح جماعت بيجي نستنى من أي شارت بله باش سير يا جماعة أيودي يزيد تايم فيني روجانا چونکه بند روجانا بکارینا واضح تر ببینن اگه بین ليرة جماعة إيرا أوردا بلوك منها ليرش أوردا بلوك منها ويا وبلين إيرا break of structure ويا break of structure ويا بو چرودن إيرا break of structure چونکه دابازین برز بون ویا باشه واسه دابازین برز بون اوتا break of structure با من شوا لیرش او لیره پیش او دابازینم کرد دیسان شکان دوا اوتا break of structure کدیش لیره من هوا کو دیار دابازینه کدی break of structure ویا باش آیا لیره دبتا اوردا بلوک اون لیره دجی دبتا اوردا بلوک هون دبتا اوردا بلوک باشه باش اگه بین نصر ام نمونه که لیره یا پیش او برزمونه بگرد تمام پیش او برزمونه بگرد باشه کیان نظم ترین کاندل با بلین او کاندله نوید بدانین ایگه لیره ای کاندل اوی چلود او بلین ویره بدانین او ای کاندله باشه بس جماعت آیا فکر بکنه و ایره برزمونه که زور کردیه ایره برزمونه که زوره و تا نرخ بشوازه که باش چوی تسره کیمه همو چیه چطور با اکو بلن کنسولدیشن هایا همو ها چوا یعنی هیچ برزمونه که باقوان نکریه و تا لیره اما ناتوانین که خواسی لیره زوره بو ناتوانین بلین بو چونکه لیره چه برزمونه که آها قرص نگیره بتوانین بلین لیره خواسی زور لسره باشه و تا ایره نبتا اوردا بلوک باش ایره شتا که دیه لدهاتو پیتان دالین که لیره چیه باشه جوره نه ایره اسم سمالمانی ترامپن باش لدهاتی دهاتو پیتان دالم که سمالمانی ترامپن کینه و کینی نه کاتک که لدجید رواستین باشه با بین اثر او نمونه جماعت پیش لیره مارکه چگیه دابازی نکریه و برزبونه کی قرص کریه ویا دیاره کاندل ای 2 کاندل 3 کاندل 4 کاندل ویا و تا برزبونه کی قرص لیره کریه دیاره ویا جماعت او همو برزبونه ویا زوب قرصه باش پیش او همو برزبونه که لیره بکد تمام پیش همو او برزمونه بکرد کیان نظم ترین کاندل بوا لیره پیش همو او برزمونه بکرد لیره تمام کیان نظم ترین بوا او کاندل وا چکه بو لیره پول باک اکو بچی کوی کری اکثر یا برزوه و تا ایره او منطقه نظم ترین کاندل وا و تا او کاندل که لیره من دیار کریه باشه لیره دبتا چه؟ دبتا او بی ویا لیره دبتا او بی و تا او دبلیک ویا جماعت باش دین اصلا یا سعی کن بزنی درست او دبلیک که یا خون نه یکم شد دست چپ خوی در کریه بله ها دبینن او شدوا لیره دبینن دست چپ خوی در کراوه باشه و تا لیره دبتا مرجی یکم دست چپ خوی درگیره تا او مرجی یکم درسته مرجی دوم چیه ایمبالانسه شادوی او دبلیو که لیره یا تمام اب شادوه که لیره یا تمام لگل شادوی او دانو جوان تدبیر بانگو ببینن ام شادوه باشه او دبلیو که لگل ام شادوه اوی سیاه که باشه کاندلی سیاه که دبینین اکدو تاش نگیریه ویا ایا اکدو تاش نگیریه ویا
واتە چمان لێرە هەیە ئیمبالانسمان هەیەوە بە کورتی ئێمەدا فێرڤالیوکە تاوە فێرڤالیوکە زۆر کورتتر و جوانترە و بڵێن فێرڤالیوکەمان هەیە باشە یعنی لێرە ما بڵین ئوردەبلوکێکی تەواوە وایە جمات ئێرە ئوردەبلوکێکی وازەحە و هیچ مشکلەمان نییە باش چل ئیموجی هات واتە لێرە ئوردەبلوکێکی دروستە وایە کاتێک بازار دێتە ئێرە نەوەکێش دابنین باشە ئێرە ئوبیە تمام ئوبی واتە ئوردەبلوک هەان لە سەر چۆتێکی بەس دەنووسین ئوبی تمام کاتێک بازار دێتە ئێرە جمات تاشکات خواست لەسەر دەبیت وایە کە خواست لەسەر بوو ئێکسە مارکێت بەرز دەبیت بەرەو کوێ دەچی جمات بەرەو برێک و ستراکچەری نوێکە لێرە لێرە برێک و ستراکچەری نوێیەوە چونکە دەچی ستراکچەرێکی نوێ ئێرە دروستکرد ئەوە ستراکچەری قەدیمە وایە هایەکەی قەدیمە ستراکچەری قەدیمە ئەوە جا چاوەری دەکەی مارکێت چونکە ها بۆلیشە ئێرە بوز دروست بووە ئێرە بوز دروست بووە ئێرەش دەبێت بوزێکی دی دروست بیتەوە باشە کاتێک مارکێت ئێرە تاش دەکات بەرز دەبیت بوو ئەو برێک و ستراکچەری نوێ تمام ماڕۆژان ئێستاشم بایلیمیت تێدانم بدانە مام ئێمەش دانین ئەوجە من لێرە ناڵێم کە ئێکسەر دەبیت بایکەن ئەوجە ئەها بابەتی کۆنفرمیشن کە دەچینە بابەتی داخلبوون و ئەوانەش نیکە پێتان دەڵم کو داخل دابن ستۆبلوس کو دابنن تیپیەکە کو دابنن باش ئێرە وەکو نمونە بزانین ئوردەبلوک ئیشی خودەکەات یاخونە باشە وەکو لێرە ئەوە لێرە میدیگەیشن بوو جوان جوان سیرکەن ئەو شۆدوە لێدا ئێرە شۆدوەکە لێدا ئێکسە ریاکشنیدا بوو بەرز بوون باشە تاکو برێک و ستراکچەری نوێ کە لێرەیە تمام جمعت بوویتە ڤاڵەت ئەو برێک و ستراکچەرە نا بابادی قەپاتی نەکردی لێ ئەوجە چاوەڕێت چ دەکەین تاکو ببێتە ڤاڵەت دەی بابادی لە سەری قەپات کی سەری ئەو هەیە یاخود سەری ئەو شۆدووە سەری ئەو شۆدووە ئێشتا بوویتە ڤاڵەت نەخێر بۆ خۆ لەسەر ئێرە داخستیە ئێمە بێت ئەو شادۆی پێش خۆی حساب بکەین بەرزترین شادۆ بەرزترین شۆدووەیە واتە ئێستا نەبووتەوە ئێستا شێشتانەی بڕێوادە شادۆ بەرزەکەی کەشدانی ئێستاس ئێرە وایە بەڵێ بەڵێ دەبی لە دوو بچین وایە تازە بووتە ڤاڵە یعنی ئێرە برێک و ستراکچەرێکی ڤاڵەدەوەیە ماڕۆژانەوە فێرڤالیوگاری کشە نۆس لە فێڤاڵیکە ببینەوە ئێستا تاوە ڤاڵەدەوەیە چکە داخست دەبین ئەوە ئوردەبلوکە جوان باشە هەم بوو هەان دەبینین تاچەکی بچووکی کرد تەمام ئی بچووکی کرد یەکسەر بەرز بووەیە بوو چونکە خۆستی لەسەرها چونکە ها بەس لێدا بەرز بوو ئوردەری زۆرە تەمام ئەکسە خۆستی لەسەر خەڵی دەکرێت مارکێت بەرز دەبیت بەڵام خەڵی دێت دەڵێت ئێرە ئوردەبلوکە خەلت لە مەوزوعەکە تێگەشتنەوە تاو ئیشی خوینەوەکە تەمام یان دێت دەڵێت کیرۆدی ئوردەبلوکە دێت بنمونە دەڵێت کە با بێژین کیرێ با بێژین ئێرە دێن دەکەنە ئوردەبلوک جوان باشە ئێرە دەکەنە ئوردەبلوک دێن چکەن ئێرە سێڵ دەکەن ها نیشان بدەم مارکێت چ کردیە ئێرە دەبینی ئەو شۆدووە داوەزیە ها شۆدوو داوەزی حتا ئێرە داوەزیە خەڵک سێڵ دەگەن تێدیان خەڵک سێڵ دەگەن نزانین کە ئوردەبلوکە یاخوننا باشە ئێکسا دێت مارکێت تۆلوزیۆن داد بۆچی ئێرە نەبووتە ئوردەبلوک خەلەتە یەکەم شت خۆی مارکێت ئەپترێندە ینی برێک و ستراکچەر بەو شێوەزە دیۆن دەکەێت ئەو یەک دووەم شت ئەگە خۆن لێرە بڵێ ئوردەبلوکە کۆ دەستە چەپی خۆی دەرکردە نە وایە دەر نەکردە باش ئادی ئیمبالانسی هەیە ئیمبالانس لێرە بۆ لێرە ڕاستە هەیە وایە یا هەی بام لێرە ئیشی خۆی کردە دەبینن تاش بووە دەبینن تاش بووە ئەنی ئیمبالانسی نییە باشە
او لو خلق لو دبليو خلت ديان او دبليو كراستاقينا اكسر شرطو شتكوني تواون ماركيج ريسبكت او دبليو كردو برسبو باشا ما ردوان بود رابطینی بوست یا برزبونوی بوست بچم کان ببید خب او من جواب دیدو با باک تست او من تستی بو چما باک یعنی با بوست با برزبونوی کی سریع یا رابطینی کی سریع چند کان دل بیب اتوانی اوردر بگیری ما کاندن مهم نیه بس دابازینه که بی دابازینه باشه دابازینه که بچوک کرد بید بام بونمونه اراده بینی نه اراده راسته باشه نه جایی که جوانتر بس دابازینه کرد بید اراده بینی دابازینه کریا تمام یکسا برز بویا و ها خوی چند کاندلا اما بجین یک دو اگن و بس دبتا بوست چون بو دابازینه کریا یکسا برز بوتا و تا اراده بتا بوست تمام بس پیتان بلام سیر کن دنوی همو جیب کیا بوست تمام نهی که چونه بابتی چینج اوف کاراکتر های لولوار های او همو باباتانا او جتی اگه بوز کیره کیرینه او جتی اگه او دبلوی کیره تی اگه استا او من دم نشانی هنگم دم بزانی والد بوسکه کشکه بزانی والد او دبلو کشکه یا سرکان چنه تی اگه سرطا یا سرکان دمی بزانی یعنی که بوز چیه چه پیکادوه یا سرکانی چنه او دبلو چه یا سرکانی چه چطوبه پشتینگی تعقیب دکن لسر چاد پشتینگی لسر هموش دکان تکال دکن او کلا بابات حقیقی دزانی نک استا دیگه امن زانم اجوا کوتا کم خوفیر که زب سری احال سلام دروز دبو کو بوز کیری دیار کم کا او دبلو کیری دیار کم دیگه منش او هابم بالام اخیری تیگشتم که هموش تیگشتم همو کنتکست کنی تر باشه او جا هموش تک دومون آسان بود تمام لو انا حافتي بس لسر باباتي اوابن يعني مرجو يا ساكون بن بشتينجي دا چي نسر داخل بوني توزعنا دارو بردي نشان بودم تياجن مش كتن تك دا چيت او ايزان جد لبيتن تكم ما مستعمر وانا كخلاص معنا لسر اوابو اوردا بلوك بشتنگ الصباح يعني تشتري نوع كده بشت الصباح دي باسي اودا فلوكين هيدي باشا هيدي حتى جاينا درست داره والله عندي دي شيء ترى ما ردنا لازم بسيارة كم تينا قشيت عفونك هو بسيارة زوج شغم اوي بو اوردر بلوك بو نيس برزبونويك مانية هي بسيت عند برزبيتو هي بدوك عند برزبيتو باشا دوك عند لك ابيت اوردر بلوك والله ما هسه تتنوجا لا برا ما زغاني دوره بينه يسبب من او دكان برزبونه ولا ساعات يانزي نام دي يانزي ما غاب سما يانزي ما ها او وقت تاتشي اوردر بلوك كدو يكسب برزبته ايرا ايه اگر بون من او اوردر بلوك بون من بيشوا او برزبونيگی باشه وای برزبونيگی باشه باشه تمام او اگر يعني يسد دكان بالله بدكان دلي ابيت اوردر بلوك يرا دكان دلا برم ايرا لا اوي كتاتشي اوردر بلوكي دستلاست اوي دستلاست اوي كتاتشي اوردر بلوكي بدو برزبوتو بس يراي بيبي او ابيت اوردر بلوك طبعا ده بتو اوردر بلوك مو نبته ايه مام او هم برزمنا كنا بتو دبري سيركا لا من بس يعني اگر اواني برزمنا غن بواي اگر بس سيك عند الله بس يعني بس او بس يلا دو برزمنا يلا بس بشك برزمنا كي جون كده و برزمنا كي او ها نبي سيركا او ها نبي تمام بس او ها تبيني فيرا بس او ها نبي تيجي يعني çapal çabatçı mı ne kired bit no şirin bit tamam برزمنا كي معقول bit تيجي işte. چه دی؟ ماموسا فرمو كاكا رضوان فرمو يان والله من حزكم بو جمعان مخو ميزان بلام اوتبلوكي في باليقا دي في باليقا بقد بسبيع وامشانا با يعني تينا سبزان ديالي كان تيجي لمن
واتا بارنگی جیاواز بیانی دیگه دوی فیر بالوی گابا کدر سبب زیادت بشانه بنده منو لسر چال بوی زیادت تیبکن او دبلو که بگیریم بالا لدوی فیر بالوی گابا کدر سبب زیادت بشانه برنمونی زیادتی هم برای لسر چال تایم فریم مکان بوی بتوانن باش تبیناسه زنی چه خوی مام میرا کی ایرا بس با یاسک بزن که دست چپ و این بالانس پشتینگی او دبلو که لداد دیار دیگه دست چپ اگر همی گرین ترگا مامسا اما بس یاسانا تمام پشتینگی تقبیل دکن لسر چال پشتینگی دلم او هنده او دبلو که برام ایرا 4 او دبلو که کیش او دبلو بکار بین دیگه هشتین نشین سر او بابتا من ردوانه بدو کنفirmation بو با یاسیل یا جای من نه ما بخواه چو او کاتا کموش تک بیاری پاس این داریشتر نگم جاریه که تا چی اوردر بگی نه شیوه بی نه چو برام هم نه برای شیوه نخواره برام بلی برای به کنفirmation مردی خالم بایسته چی جاره فلا مکه رینا خال مام دکرت سیاره باجو بسیاقی ما مستعرض ما فرما مروان اذا چی بگیم چه تایم فریم اگه باشه هم تدریب سر بکیم چون تایم فریم میبرم والله ما اکروژی همون جوان داره نگل 4 ساعت اگه داد بک تست بکی بک تست داد بجم نبود داره بینم تست بک تست دادیم تا اکروژی ها و اکروژی زور زنی با اکروژی واضح تدیار بتجربته باشه صاف تره زانم جوان تره اكو ده خبصه يا زور راست تمام فرمو مام ريان